خۆپیشاندانەکانی هەفتەی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی لە هەرێمی کوردستاندا بووەتە جێی مشتومڕ لە لای هاوڵاتیان و شیکاران و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی و بەشێکیان پێیان وایە پێویستە بە شێوەیەکی جدیتر ئاور لە کێشەکان بدرێتەوە. خۆپیشاندانەکانی هەفتەی ڕابردووی هەرێمی کوردستان فۆرمێکی تونند و تیژی وەرگرت و لە ئەنجامدا 8 خۆپیشاندەر و 2 کارمەندی ئەمنی گیانیان لەدەستدا. لە کاتێکدا بەشێکی هاوڵاتیان دژ بە دۆخی دارایی و نەبوونی موچە خۆپیشاندانەکانیان ئەنجامدا، چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی پێیان وایە پێویستە بە شێوەیەکی قوڵ لە سەرچاوەی کێشە و خۆپیشاندانەکان بڕواندرێت. یعنی یەکێک لەو کێشانەی کە هەیە مەسلەی پرسی عەدالەتی کۆمەڵایەتیە لە وڵاتەیە، مەسلەی چارەسەرنەکردنی پرسی گەندەڵیە کە قسە و باسێکی زۆری لەسەرەکرێ، بەڵام بەداخەوە لە حکومڕانان یا ئەوانەی کە هەرێمی کوردستان بەڕێوابن و دەسەڵاتیان هەیە لە 3 دەی ڕابردووانیان توانێت چارەسەر ئێمە بکەن. لە هەمان کاتە مەسلەی پرسی بێکاری گەنجان ئەوە یعنی زەمانێکی زۆرە مودەیەکی زۆرە گەنجان بێکارن، گەنجان هەلیکاریان بۆ دەسەبەر ناکرێت. یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە کە دوجار تۆ گەنجێکی دڵشکاوی بێمتمانەی نابەرپرسیاری جۆرێک لەوە دروستەکەی کە تۆ گەنجەکانت داینەمۆن، گەنجەکانت نەوەی ئایندەن، گەنجەکانت سەرکردەی ئایندەن. شارەزایان باز لەوە دەکەن پێویستە لایەنە پەیوەندیدارەکان تووڕەیی هاوڵاتیان بەرامبەر بە دۆخی دارایی بە جددیتر وەربگرن و هەوڵ بدەن چارەسەری کێشەکان بکەن، ئەگەرنا ئەم جۆرە پێشهاتانە بەردەوامیان دەبێت. خۆ کۆمەڵگاش پێویستی بە بژێوی ژیانە. ئێمە بینین زۆربەی ئەو گەنجانە خوێنکارن یان هەلیکاریان لادەست ناکەوێت. ئەوانەی کە پێویستە دابینیکەن هەلیکارە بۆ گەنجەکان و کارگەکان بخەنە گەڕوە، هەروەها موچە بدرێ بە خانەی شەهیدان و ئەمسال و ئەوانە هەمووی بژێوی ژیانە کە ئەبێ لەم ئەم دەسەڵاتەوە بکە ئەم کۆمەلگای ببژێنێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوو جددیتر بووە لە چارەسەرکردنی، بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستاوە پێویست جددی نەبووە. هەندێک کار کراوە بەڵام لە ئاستی پێویست و تەموحی کۆمەلگایان نەبووە. بۆیە یعنی چارەسەری ئانی کە بکرێت لە ئێستا لە ڕاستیە ئەوەیە کە ئەو گەنجە دڵشکاوانە بڵێن ئاش بکرێنەوە، متمانیان بۆ بگەڕێنێتەوە، دەستیان بگیرێ، هان بیرێن، هەلیکاریان بۆ دەستەبەر بکرێ. لە هەفتەی ڕابردوودا لە چەند شار و شارۆچکەیەکی پارێزگای سلێمانیدا خۆپیشاندان دژ بە دەسەڵات بەڕێوە چوو، خۆپیشاندەران هەستان بە سووتاندنی بارەگا حزبی حکوومیەکان و هێزە ئەمنیەکانیش بە بەکارهێنانی هێز ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.